چەندێک ئەتوانێت مەترسی فراوانبوونەوەی جەنگێکی فراوانتر و خوێناویتر لە ناوچەکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە بەرقەڵات بکات. ئیسرائیل دەمێکەوێت ئێوە ناوچەکە بەرەو جەنگی سەراپاگیر ڕابکێشەوە. ئێمە لە فرسەتی رو بەرنامەی ترە لەو بارانەوە قسەمان کردووە. بەرژەوەندی ئیسرائیل و بەتایبەتی ئەم دەسەڵاتێکی ئێستا لەسەر حکومە لەوایە کە ناوچەکە بەرەو جەنگێکی فراوان ڕابکێشێت و مانەوەی خۆی مانەوەی دەسەڵاتەکەی بەمە ئەبینێت. یان هێتا ئەمە زۆر جار لە بەرامبەر بە جۆرێک ئەوەسێتەوە لە بەرامبەر هەتا سیاسەتی ئێسەی ئەمریکا کاتە ئەمریکا مەسەرەن بەرژەوەندی لەوە نیە ئەم شەڕە گەورە بێتەوە بەدان زمان ڕایگەیان ئەم عملیەی با بڵێن تیرۆرکردنی سەرۆکی زوتنەوەی حەماس لە تاران کە بڕایمە عملیەی تیرۆرە ئەمە عملیەیەکی مەسەن لە شەڕێکا نەکوژراوم کەسە سەر بارەوەی کە ئەم سەرۆکی ڕەوتێکی ئیسلامیە کە دەستی بۆ تیرۆر بردووە و دەست بۆ تیرۆرە با لە چارەکیەکانە دژ بە ڕژێمی باڵێن دژ بە دەوڵەتی ئیسرائیل بەڵام لە تەحقیقا عملیەیەکی ترۆر بووە کە لە تاران ئەم عملیای کوشتناکرێت کە بە بڕوای من ئەمە بە پێی قسانەش کە ئەکرێ ینی من متابعی لە تقریبا ئەمڕۆ هەموو ئەم ڕۆژەکە تقریبا زۆربەی متابعی زۆرینم کردو هەڵوێست دەوڵەتەکانە تا خودی ئەم کەسە شخصیەتی کە باز زۆرێک کە زۆرتر ئەم ئیسماعیل هەنیە لەوانە بۆ کەویستێتی ڕێکەوتن دروستکە لە بینی ئیسرائیل و حەماسە ینی با بڵێنەوەی کەڵێ لە باڵی سیاسی و میان ڕۆمانە هەتا یعنی ئەمە نوێنەری ئەم تەوەجوهە بووە جا ئەوەی کە ئەمە چی لە دواوە چی لە دوای تا مەسەن کوشتی ئەم معنای درێژکردنەوەی دۆخەکەی معنای زیاتر هین باڵێن نەوتکردن بە ئاگرەکەمە حتمما ئەمەی تیاابێ بەڵام بە بڕای من ئەوەی کە ببێ بە شەڕێکی فراوانی ناوچەیی من پێم وایە کە ئەمە نەبێت یعنی ئەزای چۆنە قاسمی سلێمانیان کوشت و شەڕێکی ناوچەیی دروست نەبوو لە کاتێکە قاسمی سلێمانی زۆر مهمتر بووە جمهوری ئیسلامی یعنی ئەوەی کە لە غەزە تەمان درێژە بە شەڕەکە ئەدرێەوە ئیسرائیل کە شەڕەکە نایە بوەسێ لە با بڵێن لە لوبنان هەتاوەی کە مەسەن ئیسرائیل خۆی ئەوێت کە عملێکی محدود کات ئەوێ من ئاگادار مەتاوێت ڕەدانەوەی دووەمی ئیسرائیلەوەی کە مەسەن با بڵێن حیزب الله چ ڕەدانەوەیکی بێ بۆ ئیسرائیل بە جۆرێک ئەمە توان ببینین کە نەوعێک لە چوارچێوەی کە خۆیان پێ کۆنترۆڵ یعنی هەم مەسەلەی کودە لە ڕووی خۆیان سوورکەن ینی شەرمەزار لەبن لە ئاسی داخلی و لە ئاسی جیهانیا و هەم بە جۆرێکیش ینی ڕەدانەوەیکیان هەم نەوعێک کۆنترۆل کراویش بێت یعنی ئەمە یینیش بە پێم وایە ئەوەی ئیسماعیل هەنیەش لەو چوارچێوە گشتێ دەرناچێ ئەوەی کە ئەمە بێ بەسەر شەڕێکی سەراپاگی ناوچەی پێم وانەیە کە بەرە ئەوڕا بەڵام حتمما بۆ دەورەیەک هەم ئەو پرۆسەی هودنەیە لە فەلەستینە دوا خات لە غەزە دوا خات شەڕەکە درێژە کێشێتەوە مەسەر مەجموعەیەک ساڕغباران لە بینی ئێران و ئیسرائیل و لە بینی حەماس و لە بینی حوسی و لایەنگەرەکانی ئێران بۆ هی نەبێت و یعنی بەم شێوەیە ئەیانوێت مەسەن نەوعێک بە جۆرێک هینکەن ینی چۆنڵێت ئەرە بەڵێ مالوەجی خواردکردنەوە لە بەرامبەرەمە ئیسرائیلەکە بە بڕوای من ئیسرائیل بەمە کارێکی خەتەرناکی کرد کە لە جیاتەوەی مەسەن زمینە دروست بۆ هێوەربوونەی دۆخەکە زمینە بۆ دروستکە بۆ خراپتربوونی تێکچوونی دۆخەکەەوە حتمما بۆ گوتم دۆخەکە لە چەند مانگی داهاتووشە زیاتر بەم نائارامی بە هەتا تونبوونەوەی کێشمە کێشەکان خەتەرتربوونی دۆخەکە بڕوا بەڵام بە بڕای من پێم وانەیە کە بێ بە شەڕێکی سەراپاگیری ئیقلیمەوەی کە بعضێک لەلایەنەکان باسێکن کە ممکنەوەی بە شەڕی بینی ئیسرائیل و ئێران و یا بەرحاڵ ئەمە من تەسەوور ناکەم بەو شکۆیە بەڵام حتمما نەبێ بە حتمما حوسیەکان هێرشەکان بۆ سەر ئیسرائیل زیاکەن حتمما حیزب الله زیاترێکا و حتمما کۆمەڵە ساروکیش لە ئێران و ڕەوانەی ئیسرائیل دەکرێت بە دڵنیایەوە کە پێم وایە هەروەکوی کە لە بەرامبەر قاسم سلێمانیا کردیان من ئاگادار بووم کە کاتی خۆی هین وتی ترامپ وتی ئێمە وتی پەیوەندی پێوەکە لە ئێرانەوەتیان ئێمە مەجبورین لە بەرامبەر تیرۆری قاسم سلێمانیا کوشتنەکەی بێمە کاردانەوە بکەین یعنی بە جۆرە هەتا ئیتفاقێک مەسەڵ تیانە خەمتان نەبێمە وا ناکەین کە خەڵک زۆر بکوژێت یعنی هەتا خەڵک سەربازی ئیسرائیل نەکوژی کاتێکە لە معسکەری گەرهەڵە نەبم معسكري تميك لا سر حدود العراق إيران للرجاء العراق سوريا للرجاء العراق يعني بجورك نعك اتفاق يعني حسب ويك تام خوي راجعان ويا بيما كامل لو شوارتي وقشتي ك جورك كنترول كراو بيدرنا تشد وحتما كاردانا وكان زيادة وحتما ممكن هذا وجه الدوري تركيا يعني تنبنوي بابن كيش ما نكيش ما كيش شري تبليغات بروباغندا لبني تركيا ولا بين إسرائيل زيادة بيت ورنجا مثلا بابن نوعك لح فشاري أبوري لسري أكتر
مەسەن لەم سەدحەیە لەسەر فشاری سیاسی بەڵام پێمانێکە لەو چوارچێوەی کە باس زیاتر ببوو. بەڵام هاوکات بەجیا لەم هەوڵی کە دیان ئەم تیرۆرەی ئیسماعیل هەنیە هاوکات هێرشکرا سەر بەیروتی پایتەختی لوبناان و لەوێش فەرماندەیەکی حیزب اللهش کوژراوکە هەم ئێران هەم حیزب اللهش هەڕەشەی تۆڵەکردنەوە دەکەن و بە تایبەتی دەزانین کە حیزب الله لایەنێکی پرچەکدار و بەهێزترە تەنانەت بە بەراورد بە حەماسیش ئەمە ناکاتە ئەوەی کە مەترسی جەنگ واقعتر بێتەوە بە بەراورد بەوەی کە کوشتنی وەکو قاسمی سولەیمانی تاوەکو حاڵەتێکی تر. نا من پێمانێ وکوتم پێمانێ کە جەنگەکە بگاتە جەنگی ڕاستخۆی بینی ئیسرائیل و بینی ئێران بەڵام لە بینی حیزب الله و ئیسرائیل هەمیشە کێشە بووە هەمیشە جەنگ بووە هەمیشە هەر مەسەن چەند ڕۆژێکە خۆ مناوەشات عەرەب پێڵە مناوەشات مەسەن لەمەوە پێش بووە لە دۆرانی دەستپێکردنی شەڕی غەزەیە بانەی هێرشی ئیسرائیل بەسەر غەزە بووە یعنی ئەوە نییە کە ئەمان هودنەیەکیان لە بین نابێ بەڵێ حتما حزب الله موشکبارانی ئیسرائیلەکە حتما ئێرانەیکە دڵنیام لەوە حتما حوسیەکانەیکەن و حتما هێزەکانی سەر بە ئێران لە عێراق ئەیکەن بە جۆرە لە جۆرەکان تا هێرش بۆ سەرینی ئەمریکامانە ئەبێت یعنی ئەم جۆرە لە مناوەشاتی باڵێن عسکەری لە موشکباران لە ڕەد و کار و کاردانەوە ئەبێ بەڵام ئەوەی کە بە جەنگێکی سەرتاپاکی بەڕێی من پێمانە هەتاوەی کە بێ بە جەنگێکە ئیسرائیل هجوومەکات بۆ ناو لوبناان و ئایا مەسەن هێرشی زەمینی هێرشمە ئەمە ئەکا بە بڕایەوە سەختەوە پێم وایە ئەمە نە لە بەرژەوەندی ئیسرائیلەوە لە بەرژەوەندی ئەمریکایەوە پێم وایە کە حیزب اللهش یعنی وەزعەکە ناگێتەوەی کە یعنی ئیسرائیل ناچارکە بۆەوە چکە معلومە کە حیزب اللهش لەم بین نازارەکەوان نیە چکە ئەمریکا بەڕسمی ڕایگەیاندەوە کە ئەوان لانی بە هیچ شێوەیە ئیسرائیل جێ ناهێڵن لە مەسەلەی دیفاعکردن لە خۆی یعنی ئەوان مطلقاً دیفاع لە ئیسرائیلەکەن کاتێک کە خەتەر ئیسرائیل بکرێتە خەتەرەوە کاتێک کە فشاری لەسەر بێفشاری عسکەری بەتاکید هێزی ئەمریکا پشتیوانی بۆ هەر هێزەش خۆتان ئاگادارن کە دوو فڕۆکەی ئەوەی کە پێڵەن B-52 کەیترمە باڵاترین ینی پێشکەوتین چەکی فڕۆکەی ئەمریکا لە هاتۆتە منطقەی شەرقی ئەوسەط لە ئاوەکانی دەریای سپی و دەریای سوورە ینی لەو لەهینەکانە لەو کەشتی هەڵگرەی ئەمریکا لەو منطقەیە لە منطقەی شەرقی ئەوسەتە ڕۆژاتی ناوەڕاستە جێگیر بوون کەمە حتما بۆ هەر عملەیەکی هینە کە بێت مەسەن ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل کات لە کاتێکا ڕوبەڕووی خەتەرێک بووە